سەردانیتان باش، ڕۆژێکی باش و پڕخێر و خۆشی بێت بۆ ئێوەی بینەر و بیسەری بەیانی 24 شاشە جوانەکەی کوردستان 24. ئێمە بەیانێ لەگەڵتانین بۆی کۆمەڵە بەرگە و بابەتی تایبەت و گرنگ و هەم ئەو چالاکیانەی کە لە ناوخۆ لە دەریشەوە هەیە و ڕۆژی جیهانی بێت یاخود چالاکیەکانی ناوخۆ بە لە هەرێمی کوردستان بۆ ئێوەمان ئامادە کردووە تا بینەر و بیسەری بن. ڕۆژەکەتان بە خۆشی دەست پێ بکەن، بە پێکەنینەوە دەست پێ بکەن تا تەواوی ڕۆژەکە بە باشی بڕوات. با لە سەرەتادا هەندێک لەو بابەتانەی کە ئامادەمان کردووە بۆ ئێوەی بخەمە ڕوو، دواتریش بەرگە و بابەتەکانی دیکە گفتوگوی لەسەرەکەین. ئەمڕۆ ڕۆژی جیهانی مۆزەخانەیە. باسی دوو مۆزەخانەی دهۆکتان بۆ دەکەین لەگەڵ میوانێکی تایبەتیش کە ڕۆڵی مۆزەخانە لە ناساندنی کولتور و مێژوو بە بیانیەکان تاوتوێەکەین. لقی کەرکووکی یەکێتی قوتابیانی کوردستان پرۆژەیەکی ڕاگەیاندووە بە ناوی زەنگی ڕۆشنبیری لە پێناو برەودان بەلایەنی ڕۆشنبیری بۆ توێژی قوتابیانی شاری کەرکووک. لەسەرم بابەتەش قسە دەکەین. زیاتر لە 150 قوتابی زانکۆی کوردستان کە بەشەکانی خوێندن یان جیاوازە لە کاری هونەری بەشداری چالاکیەکی تایبەتی هونەریان کردو و بە دروشمی لە پێناو ئایندەیەکی زانستی و هونەری کۆنسێرتی گۆرانی فۆلکلۆر و حەیرانیان لە ناوهۆڵی زانکۆ پێشکەش کرد. سەرەتا لە سلێمانیەوە دەست پێ یەکەم کۆلێجی تەکنیکی سلێمانی لە زانکۆی پۆلتەکنیکی سلێمانی دیداری خوێندکاری کارامەی ساز کرد. لە دیدارەکەدا چەند خوێندکارێک لە بابەتی جۆراوجۆر لەسەر پرسی گەنجان قسەیان کردووە و تواناکانی خۆیان نمایش کردووە. بام راپۆرتە ببینین دواتریش قسە لەسەرم چالاکی ئاکەین. چالاکی کۆمەڵی مەدەنی و مامۆستای زانکۆ کۆمەڵێک خوێندکاری زانکۆی پۆلیتەکنیکن. هەر یەکەیان لە بوارێکی تایبەت بە دۆخی گەنجان شارەزاییان هەیە و تواناکانیان بۆ هاوڕێ خوێندکارەکانی دیکە نمایش دەکەن. ژیار کە خوێندکاری بەشی ژمێریاریە ساڵانێکە کار لەسەر هونەری بڕیاردان دەکات لەلایەن گەنجانەوە. پێی وایە هونەری بڕیاردان یەکێکە لە نوێترین هونەرەکان و کاریگەری سەرسامکەری هەیە بۆ نزیک بوونەوە لەو ئامانجانەی گەنجان بڕیاری بۆ دەدەن. هونەری بڕادانێکێکە لە تازەترین و نوێترین هونەرەکان کە ئەمڕۆ باوە ویشی لەسەرەکرێ بەشێکی زانستی کارگێڕیە، یعنی عیلمە ئەمە بەدەرە لە گەشتبێدانی مرۆیی زانستە و بەڕاستی کارگەریەکی سەرسامکەری هەیە و گرنگە بۆی کە تۆ چۆن بتێ بگەی بە ئامانجێک ئاگاداری هەنگاوەکانی بڕاردان بێ. بۆی کە ئاگادار بوو لە هەنگاوانی بڕاردانە ئەتوانی بەکاریان بێنی نزیکتری تاکاتەوە لەو ئامانجێک کە تۆ پێ بگەی. بابەتەکانی ژنی کورد و بوێری و یەکسانی جێندەر و زانکۆکان و بازاڕی کار و گەنج و معریفەت ئەو بابەتانە بوون کە بەشێک لەو گەنجانی بەشدار بوون لە دیدارەکەدا بەڕوونی بۆ ئامادەبوانیان خستە ڕوو تا هەمووان سوود لە ئەزمون و تێگەشتنەکانیان وەربگرن. من لێرە بابەتی گەنج و معریفەتم هەڵبژێردووە چونکە لێرە لە ئێستاە معریفەتی گەنج زۆر بەرەو لاوازی ئەڕوات و بە پێویستم زانی کە باز لە گرنگترین چینی کۆمەلگا بکەم کە ئاویش گەنجانن. لێرەدا تیشکم خرچۆتە سەر ئەو لایانی کە پێویستە کەسەکان و گەنجەکان لایانی معرفی خۆیان بەهێز بکەن کەویش بریتە لە پەرتووک و لێرەدا دەچینە چەند ئەنجامێک کە ئایا گەنجەکان ببوونی گەنجەکان و ببوونی معریفەیەکی باش و ببوونی پەرتووکی بەسوود لە وڵاتەکەمانە دەتوانین پێشکەوتنێکی بەهێز لە ڕێگەی گەنجەکانمانەوە و لە ڕێگەی بەکارهێنانی تواناکانی گەنجانەوە بەدەست بخەین. لە دیدارەکەدا و لەلایەن لیژنەیەکی هەڵسەنگاندنی زانکۆکەوە باشترین سێ بیرۆکە بۆ پێشکەشکردن هەڵدەبژێردرێن و خەڵاتی تایبەتیان پێدەبەخشرێت. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. تایبەت بەم بابەتە دیداری زانکۆ یاخود دیداری گەنجانە ئەو خوێندکارانە تا زیاتر لە نزیکەوە لە پێشکەوتنەکانی ئێستا ئایا پێشکەوتنەوەیە کە تەنها سوشیال میدیا بەکاربێنیت و ئەو شتانە بەکاربێنی کە مۆدێرنن یاخود جیانی کاپیتالیزم دیاری کردووە یاخود نا گەنج و زانکۆ ناوەندێکی معریفیە.
بۆیە ئەم پرسیارانە لەگەڵ دکتۆر حاکم عوسمان دەکەم وە گفتوگۆ لەسەر ئەو بابەتەکەم کە ڕاگری زانکۆی پۆلێتەکنیکی سلێمانیە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە سلێمانیەوە لەگەڵمانە بێ. بانیت باش دکتۆر، ڕۆژێکی باش بۆ تۆ. پێمان بڵێ سەرەتا دیدارەکە چۆن بوو و دواتریش باسی ئامانجەکانتانمان بۆ بکەن. بەڵێ ئێوەش باش، زۆر سپاس بۆ ئەو فرسەتە. بەتەکید ئەو دیدارە سەرەتا ئەمەوێ ڕاستی کەمەوە ئێمە کۆلێجی تەکنیکی کارگێڕین لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانین. ئەو زانیارە پێمان بە هەڵڕۆیشت چکە ئەو زانک بابەتی دیداری خوێندکاری کارامە هیچێکە لەو پرۆژانەی کە ماوەیەکی زۆرە لە ڕێگەی چەند لیژنەیەکی تایبەتەوە سەرقاڵی ئامادەکردنی ئەو پرۆژەین و ڕۆژی هەفتەی مانگ کە ڕۆژی سێشەم بوو ئەو پرۆژەیە لەبەر چاوی ئێوە پێشکەشکرا دیارە بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە خوێندکاران و مامۆستایان و فەرمانبەران و میوانەی دەرەوە. ئەو بابەتە بابەتی پێشکەشکردنی یان دەرخستنی توانەکانی گەنجان بوو خوێندکاران بە تایبەتی لە بواری وتەبێژی لە بابەتی کە پێوترێ پەبلیک سپیکینگ لەو بوارەدا. هەر خوێندکارێک بیرۆکێکی ئامادە کرد و بە ئاگداری و بە سەرپرشتیاری ئەو مامۆستانی کە لە بەشەکانی کۆلێژدا هەیە و هەوڵاندا نەکو تەنها فۆکس خەنە سەر بابەتەکە بەڵکو چۆنێتی پێشکەشکردنی چۆنێتی ئەداکردنی ئەو بابەتە لە بەرچاوی جەماوەرێکی زیندوو لە بە شێوەیەکی ڕاستەوخۆ چۆن ئەو بابەتە ئەتوانن بە شێوەیەکی کاریگەر و بە ڕەچاوکردنی ئەو مەرج و ئەو ڕێشۆنانەی کە پێویستە هەر کەسێک کە بۆ جەماوەر قسە ئەکا ڕەچاوی بکات. دیارە هەشت خوێندکار گەیشتنە بڵێن دوا پێشبڕکێ لە بەشە جیاوازەکان بوو لە هەر چوار بەشی کۆلیژی تەکنیکی کارگێڕی، بەشی کارگێڕی و ژمێریاری و تەکنیکی میدیا و پەیوەندیگەشتەکان و بازاڕگەری و لە کۆتاییە دیارە لە سەردەستی لیژنەیەکی پسپۆڕ و شارەزا کە لە دەرەوەی زانکۆ بانگەشتکرابن بۆی کە ئەو کارە ئەنجام بدەن ڕیزبەندیە کرا بۆ تواناکان. ئەگەر ئێمە ئەوەندەی مەبەستمان بوو ئەم خوێندکارانە کە دیارە هەمویان براوە بوون مەبەستمان بۆ ئەو خوێندکارانە بگەنە ئەو قۆناغی کە ڕوبەڕووی جەماوەر قسەکانی خۆیان یا بیرۆکانی خۆیان پێشکەشەکەن. ئەومە زیاتر مەبەستمان ئەو ڕیزبەندیکردنە نەبوو. بەڵام خۆشبەختانە لە کۆتاییمان بمان دەرکەوت کە ئەم خوێندکارانە خاوەن کۆمەڵە بیرۆکەی زۆر جوانن، خاوەن کۆمەڵی توانای باشن کە ئەکرێ لە ئایندەیە لە چوارچێوەی ترە لە شوێنی ترا سوودی لێ ببینرێ و ئەو ئەدای پێشکەشیان کرد. ناتوانم بڵم هەر هەشتیان براوە بوون لە بەرەوەی ڕاستی جێی خۆشحاڵین کە خەڵکانەکە بن لەو ئاستە بن و لە زانکۆکانی ئێمە کاری خۆیان بکەن. بەڵێ دکتۆر، ئەوەی ئێستا هەیە لە گەنجانی ناو زانکۆ تا ڕادێک سەرقاڵیە بە خوێندنە ئەکادیمیەکان یاخود ئەو خوێندنەی کە وەکو پرۆسەی خوێندنەکەیان یاخود منهەجی بابەتەکانیان و بەشەکانە. بەڵام بەدەرلەوە ئایا پێت وایە خوێندکاری زانکۆ بۆ خۆی کارامەیی و معریفەیەکی تایبەتی هەیە کە جیا لە خوێندنەکەی لە ڕووی خوێندنەوە لە ڕووی ڕۆشنبیری و ڕۆشنگەریەوە هەنگاوێکی ناوە؟ بەتەکید من ئەو شتە تێبینیەکەین ڕۆژانە لە ڕێگەی مامەڵەکردن و لە ڕێگەی ئەو پرۆژانەی کە ئێمە پێشکەشەکەین کە بەشێکی خوێندکارتیا بەشدارە و هەر ویستم ئەوەش باس بکەم کە ئەو پرۆژەی کە ئێمە دوێنێ پێشکەشمان کرد خودی پرۆژەکە لایەن خوێندکاران و پێشکەشکرا، یعنی پێشنیازەکە لای ئەوانەوە بوو و ئەوان بە پرۆژێکی متەکامل هێنایەن و ئەمە بەڵگەی ئەوەیە کە هەر لەو بوارە کە بەشی زۆری ئەو بابەتانی کە خرانە ڕوو دەرەوەی خوێندنی ئەکادیمی و ڕاستە ئەوان سوودیان بینیوە لە ناوەندەکە لە مامۆستایانێک کە لەگەڵیان ئەبوون. بەڵام ئێمە تێبینیمان کرد کە بەشێکی زۆر لە خوێندکارانە هەرێکە و لە بوارێ لە بوارەکان بەتەنیشت خوێندنی زانکۆیی سەرقاڵی بابەتێکی ترە. دیارە ئێمە ناتوانین بڵێن هەر هەموو خوێندکاران بەو شێوەیە و ئاستەن و بەو شێوە مامەڵاکەن، بەڵام ئەکرێ ئێمە لە
بۆنێکی ئاوایە ژمارەیەکی بەرچاو ببینین کە خوێندکارن و لە ئاستی بژێوی جیاوازن و لە شوێنی جیاوازەوە هاتوون و لە ڕەگەزی جیاوازیشن بەڵام ئەبینی حەز و خولیایەکی هەیە و هەوڵی داوە بووی کە خۆی بەرەو پێش بەرێ لە بوارە جیاجیەکان یان لە پاڵ خوێندنەکەی خۆی لە بوارەکان دۆزیوەتەوە و برەوی بە بوارەداوە ئەمە خوێندکارمان هەیە چالاکی بواری بڵێن ڕێکخراوە مەدەنیەکانە خوێندکارمان هەیە لە کەناڵەکانی ڕاگەیاندن خەڵکی ئەکتیڤ و خەڵکی کارامەیە و کاری خۆیەکە شان بەشان خوێندنی زانکۆی بەتاکید ئەمانە هەمووی خاڵی دڵخۆشکردن لە وێنەکە کە لەوانەیە خەڵکێک پێی وا بێت بەشێکی زۆر بێئومێد بووە لە خوێندن و بێئومێد بووە لەوەی کە خۆی دروستکە بۆ شێوەی کە پێویستە دیارە لەو بارودۆخە ئارامە و ناڕەحەتەی کە ئێستا خوێندکاران و فەرمانبەران و بەشێش گشتی تایەتی کە ئەو خاڵە جوانانە ئەبینی بێتە مای دڵخۆشی و هاندانێکە و تەنان بۆ مامۆستایانش بۆی زیاتر خۆیان تەرخان کردن بۆ خزمەتکردنی پرۆسەکە. باشە دکتۆر بۆ پێی بەڕێستان لە بەشەکان و خوێندکارەکانیش لە نزیکەوە بینن ئایا هوەری وتاردان لە ناو خوێندکارانی زانکۆ لە چه ئاستێکدایە جیا لەو چالاکی ئێوە کردوتانە کە خوێندکارەکان هەڵبژێردراون بەڵام بەگشتی ئەگەر باسێکی خوێندکارانی ناو زانکۆ بکەین ناو پەیمانگاکان تا چەند ئەتوانن هوەری وتاردانیان هەبێ حتا ئەگەر وتاردانیش نەبێ هوەری گفتوگۆکردنیان هەبێ بۆ پێشکەشکردنی سیمینارێک بێ یاخود بۆ مامەڵەکردنی ڕۆژانەشیان بێت. بەتەکید حکمێکی ئاوها بەسەر خوێندکاران کە ژمارەیان زۆرە لەوانەیە ئاسان نەبێت و بەتەکید پێویستی بۆی بکە ورتر ئەو بڕۆیتە ناو بڵێن بابەتەکەەوە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەی کە پێبینی ئەکرێ کە هیچێکە لەو بابەتانەی کە بۆتە جێی بایەخی خەڵکی و لەناو خوێندکارانیشە بەشە لە وانانەی کە هەن جەخت لەسەر ئەو لایەنە ئەکەنەوە و مۆزوعی ئەو شێوەی مامەڵەکردن لەگەڵ کەسی تر یان شێوەی قسەکردن بۆ جەماوەر یان بۆ گروپی چووکیش بێ بۆ تو هیچێک لە بابەتە گرنگەکان لەبەرەوەی لە دنیاە ئێستا بایەختانێک هەیە بەو بابەتە و وچێکە لە ڕێگەکانی بەدەستێنانی و ئامانجانەی کە هەر کەسێک هەیەی بەتاکید کاتێککە تۆ لەو ڕێوشۆنە شارەزا ئەبیت و کۆدەکانی گەیشتن بە جەماوەرێکی بەرفراوان و قسەکردن لەگەڵیانە و چۆنێتی ئەوەی سەرنجیان ڕابکێشی کاتێککە لەمە شارەزا بووی ئەتوانی ئەو بیرۆکە و ئەو ئامانجانە و ئەو تەسەوراتانی کە هەتا بیگەینی بە کەسی بەرامبەر و بەشێکی زۆر لە بابەتەکان بەتابەتی لە کۆلێژەکەی ئێمە کە بوارێکی مرۆڤایەتیە زیاتر و علومە ئینسانەکان زیاتر باسەکەین بە شێو لە شێوەکان ئەگەر لە چوارچێوەی پەیوەندیگەشتەکان بێت لە چوارچێوی میدیا بێت تەنانەت چوارچێوەی کارجێریش بێت کار لەسەرەوە کرێت چۆن مامەڵە کەسی بەرامبەرەکەی ئەو هونەرانە کامەرن کە تۆ پێویستە بیزانی بۆەوەی کە بتانی خەڵک کەسی بەرامبەر ینی بتوانانی لا دروستکەیت ینی وەکو کەسێکی نزیک مامەڵی لەگەڵا بکەی بۆی دوجار بتانی لەگەڵیا بەردەوام بیت ئەمە لەوانەکانە هەیە و بەشێکی ئەو خوێندکارانش لە ئێستاە و لە سایی گەشەی تەکنۆلۆژیا و بە ئاسانی گەیشتن بە سەرچاوی جۆرا و جۆر توانیویانە لەو بوارەیە خۆیان بەرەو پێش بەرن و دیارە هەموو ئەم هۆکارانە وای کردووە کە ژمارەیە کەس شارەزایان هەبێت لانی کەم لەو یان زانیاریان هەبێت لەسەر ئەو بابەتە و لە بۆنێکی ئاوایە ببینی ژمارەیەکی بەرچاو بەشداری بابەتیشی ئاواکەن کە من بەڕاستی دوێنێ معنی زۆرتر خۆشم بۆی کە بابەتی زۆر زۆر گرنگ باس کرا و شێوەی زۆر زۆر جوان پێشکەش کرا و ئەمە مای دڵخۆشیە بۆ ئێمە و هەستەکەین کە ڕەنجەکەمان بە فیڕۆ نەچووە. دکتۆر حەکیم عوسمان ئێمە خۆشحاڵ بووین کەم بەیانەیە میوانی بەیان 24 بووی دەستخۆشی بۆ تەواوی خوێندکارەکانتان و بۆ ئێوەی مامۆستایانیش کە ئەتوانن کە بەو چالاکیانە یاخود بەو کارانەتان بەرەو پێشتوونی زیاتر لە
بواری پێشکەوتن و یاخود بڵین لە وتاردان لە ناو زانکۆدا و لە گەڵ خوێندکارەکانتان بەرەو پێشەوە برن. سپاس بۆ بەڕێستان. سپاس بۆ باش دەستان خۆش بێ. بۆ پێی کە ئەمڕۆ ڕۆژی گیانی مۆزەخانەیە ئێمەش بابەتێکمان ئامادە کردووە تایبەت بە مۆزەخانە کە لە پارێزگای دووهۆک دوو مۆزەخانە هەن. یەکێکیان مۆزەخانەی نیشتیمانیە، ئەوەی تریان کولتوریە. لە مۆزەخانەی نیشتیمانیدا زۆر شوێنەوار هەن کە تا ئێستا تێکستی سەر شوێنەوارەکان وەرنەگیراون و نازانرێت چی نووسراوە یاخود زانیاری تەواوی تیانە بە شێوەی وەرگێڕدراو بۆ نمونە بە زمانێکی کوردی لەسەری بێ بە ئەنگلیزی و بە عەرەبیش لەسەری بێت لەبەر نەبوونی کەسانی پسپۆر لەو بوارەدا. بەڵام با لەم کارەدا ببینین و دواتریش قسە لەسەرواکەین. Ev şînwarên hûn dibînin kevîntirîn parçeyên vê mûzexanê. Govedigerin bo çerxêberîniyê nû navbera salên 10,000 ta 7,000 berî zayînê. Di nava mûzexana Dihokiya Niştîmanî da hatine nimayişkirin. Renge dîroka van şînwaran hat vezanîn, lê piraniya parçeyên din zanyarî li ser wan kêm in. Bi gotina şînwarnasekî, wan kesên pispor nînin govekolînan li ser van parçeyan bikin yan bizanin zimanê wan tekstên li ser wan şînwaran wergêrin. Tiştê pitir pêdivî ku bu mûzexana bêhte kirin em pêdivî cihiniye li êre û pêdivî dîrasetkirine ku zûrtirîn. Yani nizîkî 5,000 parça vê govê me mexzenê me yetey ambarkirîne ev pêdivî dîrasetkirinê û pêdivî nîmayişkirinê bes li ber kêmiya cihê me neşiye hemiya pêşanî bide. Ji ber ku ev parçeyên şînwarî û ev nivîsînên ku encamê dibêjin helkolîna derkeftin bû serdemên cuda cuda zivir pêdivî kesên pisporin da ku bişên va tekesta vexînin û serdemên wan diyar bikin. Niha jî beref rêveberiya giştiya rewşenbîrî û hunerî ve diçin. Got mûzexaneka keltûrî lê heye. Ev mûzexane li sala 1998 kar li ser hatiye kirin û hatiye damezrandin. û pitir pişêwazekî folklorî û keltûrî ye. Got armanc pê ewa parastina folklorê Kurdî ye. Armanc jî parastina folklorê Kurdî ye çunku heger tu hat û xudan folklor bî, xudan mêjû bî, dê xudan nasnameka Kurdî bî. Mêjûya te nasnameya bû te lewre ya giring e bête parastin ev tiştê me yê karê rojaneyê jiyana bû bîro me. Cihdaxiyê jî me kesên Husayên Şarazanîne ku dîvçûna her ker stekî bikin zan ka mêjoyî wî çend e bû kîj salê vedgerî te be. Encûmena Nêvdewletiya Mûzexaneyan 18 Gulanê wek Roja Cîhaniya Mûzexaneyan dest nîşan kiriye. Ji ber ku hebûna mûzexaneyan li her bajarekî nasname û şaristaniya wî bajarî dide xuya kirin û rolekî giring heye parastina keltûr û dîroka wî milletî da ji bilî giringiya wan tikirtê perwerdê û rakêşana geştyaran da. Hevrîst Recep, Kurdistan 24 Dihok. هەڵبەت مۆزەخانە شوێن یاخود بڵین ناوەندێک بەشێکی گرنگە لە هەر شارێکە. هەر شارێکەگەر بەرەو شارستانێک چوو بێت بەشێکیەوە بووە کە مۆزەخانەی هەبووە. لەبەرەوەی شوێنی پاراستنی هەموو ئەو پارچانەیە کە مێژووی ئەو نەتەوەیە گەڕێتەوە ئەگەر مۆزەخانی نەبێ مێژوەکەی لەکوێوە هات. ئەو شارستانیەتی کە ئێستا پێیگەیشتووە سەرچاوەکەی چی بووە بۆیە هەبوونی مۆزەخانە لە لای هەموو گەلان بە گرنگ ئەبینرێت. و لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانیش مۆزەخانێکی گەورەمان هەیە کە لە ساڵی 60ەکانەوە دامەزراوە بەڵام ئەو کاتە بە شێوەیەکی ئێستا بەو شێوەی ئێستا فراوان نەبووە. پارچەی تیا بووە بەڵام بەو شێوەی ئێستا نەبووە. بزانین ئێستا مۆزەخانەی سلێمانی ببورن هەولێر لە چ ئاستێکایە و چۆن پارچەکان دەپارێزرێ ئەو بابەتانی کە تایەتی چییە هەمووەمانە دەکەمە پرسیار لەگەڵ بەڕێز ئومێد بەرزنجی کە بەڕێوبەری مۆزەخانەی هەولێرە ڕاستەخۆ لە مۆزەخانەوە لەگەڵمان دەبێت. بەیانیت باش کاک ئومێد ڕۆژێکی باش بۆ تۆ و پیرۆزبایم ڕۆژەش لە تۆ و لە سەرجەم کارمەندانی مۆزەخانە ژەکەین. بەیانی باشتر زۆر سوپاس بۆ بەرنامەکەتان و هەربژین. زۆر سوپاس.
کاگومێت پێمان بڵێ ڕۆڵی مۆزەخانە لە ناساندنی کولتور و ئاشناکردنی بیانیەکان بە مێژووی گەلەکەمان چییە؟ بەتایبەت ئەو مۆزەخانەی هەولێر تا ئێستا توانیوێتی و ڕۆڵە بگێڕێت کە بیانیە گێتە ناو هەولێرەوە بتوانێت لەوێەوە ئاشنا بێت بە بەشێک لە مێژووی گەلی کوردستان؟ زۆر سپاس باش شتێک ڕاست بکەمەوە مۆزەخانەی ئێمە مۆزەخانەی و ئەرشیفی پەروەردەی هەولێرە نەک مۆزەخانەی گشتی هەولێر شارستانیەکە نییە بووبوورە مۆزەخانە و ئەرشیفی پەروەردەی هەولێر لە ماوەی 8 ساڵی ڕابردوو توانیوێتی ئەوە بسەلمێنێت کە کورد لە کۆندا تاکە سەربازێک نەبووە یاخود جەنگاوەرێکی ئازا نەبووە تەنها کورد قەڵەم بەدەستێکی ئازاش بووە ئەوانەی کە لە دەوروبەری منن ئێستا هەر لە مێزی یادەوەریەکان و پەیکەر و دیکۆمنت و ئەرشیفەکان ئەوە دەسەلمێنن کورد لە سەدەی ڕابردوو لەگەڵ دروستبوونی دەوڵەتی عێراق لە بیستەکانی سەدەی ڕابردوو کورد جەنگاوەرێک و قەڵەم بەدەستێکی ئازا بووە ئەو دیکۆمنتانە سەلمێنەری ئەو قسانەی ئێمن بەڵێ بێگومان ئەوانەی کە دێنە شاری هەولێر لە میوانانی بیانی و میوانانی ناوەخۆ سەرسامن بەوەی کە کورد لە بیستەکانی سەدەی ڕابردوو چۆن توانی بێتی قوتابخانەی بەم شێوەدا بمەزرێنێ و چۆن توانیوێتی قوتابیان پەروەردە بکە و مامۆستای چاچیان بۆ پەروەردە بکات بەڵێ باشە کاکومێت بەو پێیکە مۆزەخانەی ئەرشیفی پەروەردەییە لە هەولێر لە ساڵی چەند دامەزراوە یاخود با بڵێن ئەو شتانەی کە تایەتی باز لە ئەرشیفەکات وە وەکوتیشە هەموو کەسانە بە تایبەت لە سەردەمی پێشووتری شاکە لە سەردەمی سەرەتا خوێندن لە هەولێر یاخود ئەو قوتابخانانەی کە هەبووە لە هەولێر ئەو مامۆستایانی کە سەرەتا دەرسیان وتۆتەوە یاخود بڵێن وێنەگرێک یاخود کەسانێکی دیکە لەسەر ڕۆژنامە ئەمانە هەمووی کراوەتە ئەرشیفێک لە ناو ئەو مۆزەخانەیە دابنرێت؟ بەڵێ بێگومان مێژووی دروستبوونی مۆزەخانە و ئەرشیفی پەروەردەی هەولێر دەگەڕێتەوە بۆ ساڵی 2012 ئەو کاتێک کە ئەو قوتابخە ئەو شوێنەی کە ئێمە تۆماری ئەم بەرنامە دەکەین و لایڤ لەگەڵ ئێوەین قوتابخانەی ئەربیل ئولا بووە کە لە بیستەکانی سەدەی ڕابردوو هاتۆتە دروستکردن دوای 7 ساڵ ئەو قوتابخانەیە کلچی خوێندنی نامێنێ دەکەوێتە ناوچەقی بازار بۆیە حکوومەتی هەرێم بیر لەوە دەکاتەوە کە بیکات بە مۆزەخانەیەکی پەروەردەیی و ئەرشیفێکی پەروەردەیی ماوەی 2 ساڵ نۆژەن دەکرێتەوە باڵاخانەکە ئینجا لە 19 سێی 2014 تاوەکو ئەمڕۆ دەرگای واڵایە بۆ میوانان وەک یەکەم مۆزەخانە لەسەر ئاستی عێراق و لە هەرێمی کوردستان تەنانەت دەتوانم بڵێم لە ناوچەکەش چونکە ڕەنگە لە وڵاتان مۆزەخانە زۆرن بەڵام تایبەت بە پەروەردە و فێرکردن ئەمە تاکە مۆزەخانەیە ئەوەی بەشی دووەمی پرسیارەکەت بوو بەڵێ دەتوانین بڵێین ئەرشیفی 100 ساڵەی پەروەردە و فێرکردن بە تایبەت لە شاری هەولێر بەشێکی زۆری پارێزراوە لای ئێمە و بەشەکەی تریش بە بەردەوام خەڵک ڕۆژانە و هەفتانە و مانگانە کەلوپەلەکانیان دەهێنن بە خۆشحاڵیەوە کە ئەمڕۆ بەشێک لە شتە نەبینراوەکان پیشانی میوانان دەدەین. باشە کاگومێت ئەو ئەرشیفانەی تایەتی هەموو ئەو پەرتوکە یاخود ئەو نووسراوەیان هەموو ئەو بابەتانەی لەوێ هەیە ئایا تەنهای کەسایەتیەکانی ناو هەولێرە یاخود ئێوە لە شوێنەکانی دیکەشەوە کۆتان کردوتەوە جیبۆتەوە لە ناو مۆزەخانەیەدا؟ بەڵێ بێگومان بەو پێی کە یەکەم مۆزەخانە بووە لەسەر ئاستی هەرێم زیاتر گرنگی بە قوتابیانی ئەربیل ئولا و پەروەردەی هەولێر دراوە ئەوە شتێکە کە خصوصیەت و تایبەتمەندێتی مۆزەخانەکەمانە بەڵام ئەگەر ژوور بە ژوور بگەڕین دەبینین نەخێر پەروەردەی کۆیش یاخود بەشێک لە کەسایەتی و مامۆستا قوتابیانی کۆیش بوونیان هەیە لە مۆزەخانە قوتابیانی دەتوانین بڵێن شەقلاوەش بوونیان هەیە پەروەردەی شەقلاوە و زۆربەی زۆری پەروەردەکانی تر بەڵام ئەوەی کە گرنگی پێدراوە بەڵێ پەروەردەی و ئەرشیفی پەروەردەی هەولێرە بۆیە زۆرینەی پۆلەکان و زۆرینەی هۆڵەکان تایبەتە بە قوتابخانەی ئەربیل ئولا کە یەکەم قوتابخانە بۆ لە شاری هەولێر. باشە کاگومێت ئەو پارچانی لەوێ یاخود بڵێن ئەو ئەرشیفانەی لەوێ بە گشتی هەندێکیان بێگومان لە پەڕاوە یاخود کەرەستەیەکی سادەن ئەگەر لەو سەردەمایان دروست کرابێ ئایا ئەو مەرجانەی کە بۆ پاراستنی ئەو کەرەستانە هەیە لە مۆزەخانەکەدا هەیە خۆمان نەزانین کاتێک کە پارچەیەکی کللتوری یاخود مێژووی هەبێت زۆر پێویستی بە کەشێکی گونجاوە بۆ مانەوەی بۆ پارێزگاریکردنی تا ستۆک نەبێت یاخود تا لە ناو نەچێت ئەمانە تا چەند گرنگی پێدراوە لە ناو مۆزەخانەکەیە کە بمێنێتەوە و بەشی چەندین دەی دیکە بکات.
زۆر سوپاس کە ئەم پرسیارەت ئاراستە کردم ئەوەی ڕاستی بێ ئەوەی لە توانای ئێمەدا بووە لە ماوەی ئەو چەند ساڵی ڕابردوو پاراستنی کەلوپەلەکان زۆر خەمێکی گەورەیە بەڕاستی بە تایبەت ئەوانەی کە کاغەزن ئەوانەی کە لەسەر کارتۆنێکن ئەوانەی کە بەرجی کتێبێکن ئەوانە بە پێی ڕۆژگار و بە پێی ساردی و گەرمی و بە پێی ئەو کاریگەریە دەوروبەریانەی کە لەسەر دیکۆمنتەکان هەیتی شێوەی دەگۆڕێ ڕەنجی دەگۆڕێت لە ڕاستیدا زۆر پێویستیمان لە ئێستادا زۆر پێویستیمان بەوە هەیە کە حکوومەتی هەرێم ئاوڕێکی جددی لەسەر جەم مۆزەخانەکان و مۆزەخانە و ئەرشیف پەروەردەی هەولێر بداتەوە چونکە بێگومان مادەی تایبەت هەن بۆ پاراستن و شێوازی تایبەت هەن کە بەڕاستی لە مۆزەخانەکەی ئێمەدا هەژارین لەو بوارە و زۆر پێویستمان بە چۆنیەتی پاراستن و بە بابەتی پاراستن هەیە لە مۆزەخانەکەماندا بێگومان پێویستمان بە ئاوڕێکی جددی هەیە لەو بابەتە سوپاس بۆ پرسیارەکەت سوپاس بۆ ئێوەش بەڕێز ئومێد ئەمەوێ باسی ئەوەشمان بۆ بکەی ئایا سەردانیکردنی هاوڵاتیانی خۆمان چۆنە بۆ مۆزەخانە بزانین کەسانێکن یاخود خێزانەکان کاتی ئەویان هەیە منداڵەکەیان بێنن ئاشنایکەن بە بەشێک لەو مێژووی کە هیچ ناباسی پەروەردەی ئەوەی بۆ بکەن باسیەوەی بۆ بکەن کە یەکەم قوتابخانە لێرەوە بووە لە هەولێر هێنانی منداڵەکان لەلایەن خێزانەکانەوە چۆنە وە گەنجان تا چەند سەردانی مۆزەخانەکەنواتە بە گشتی ئەگەر بڵین ئاوڕێکی جددی لە شانۆ یاخود بینەری شانۆکەم بوو بێتەوە ئایا بە هەمان شێوەشە بۆ مۆزەخانە بێگومان ئەوەی کە کاریگەری هەبووە لە هاتنی میوانان و گەنجان و قوتابی و خوێندکاران خودی وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا بووە بە سوپاسەوە بە تایبەت وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر و پەروەردەی هەولێر زۆر جەختیان لەوە کردوێتەوە کە ساڵانە قوتابیان سەردانی زانستی بکەن ئەوە زۆر کاریگەری هەبوو هەموو ساڵێک ئێمە لەگەڵ کردنەوەی دەرگای قوتابخانەکان شەپۆڵێکی گەورە لە قوتابیانی سەرەتایی و با بڵێن ئامادەیی و بنەڕەتی ڕوومان تێدەکەن ئەوە زۆر کاریگەری هەبووە قوتابیان کە دەستنەوە ماڵی خۆیان دەیجێڕنەوە بێگومان دایک و باوکانیشان دەدرێن بۆ ئەوەی ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان هاتن سەردانێکی ناوشاری هەولێریان کرد یان بازاڕی هەولێریان کرد ئەوە دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی سەردانی مۆزەخانەکەشمان بکەن بەڵێ لە ئێستادا ڕۆشنبیریەکی باش هەیە لەوەی کە قوتابی بتوانێت سەردانی مۆزەخانە بکە و پرسیار بکە و مێژوو دیرۆکی پەروەردەیی و دیرۆکی کورد بەگشتی بزانێت کە چۆن بووە بە خۆشحاڵیەوە میوانانی دەرەوە و ناوە بە بەردەوام سەردانمان دەکەن ئەو پەڕاوانەی کە دامان ناون لە هەر هۆڵێک گەواهی ئەو قسانەمان دەدەن کە قوتابیان دێن شتێکمان بۆ دەنووسن یا کە میوانان دێن دێرێک چەند دێرێکمان بۆ دەنووسن وەکو سوپاس و سەردانیکردنیان کە ئێمە فریان ناکەوین زوو پەراوەکان دەگۆڕین چونکە میوانان زۆرن و یادەوەریەکانیان زۆرن باشە کاک ئومێد پێم بڵێ ئەو کەسایەتیانەی کە لەوێ ئەرشیف کراون جاوێنەکانیان بێ یاخود کەلوپەلەکانیان بێ زیاتر کەسایەتەکان کێن لە چ بوارێکدا زۆرتر خزمەتیان کردووە و پێشم خۆشە ئاماژە بەوەش بێ ئایا لەسەر هەر کەرەستەیەک وەکو پێویست نووسراوە زانیاری تەواو هەیە لەسەر کەرەستەکان لەسەر ئەو پارچە کللتوریانەی کە لەوێ هەیە بەڵێ ئەوەی کە ئێمە گرنگجیمان پێداوە لە مۆزەخانە و ئەرشیفی پەروەردەی هەولێر ئەگەر لە سەردانی کەرێک سەردانمان بکات یاخود هەر دەستگایەکی ڕاگەیاندن ئێمە لە ژووری لاخود لە هۆڵی یەکەم دەست پێ دەکەین کە هۆڵی ژمارەیەکە با بڵێن هۆڵی مامۆستا عەبدوڵعەزیز بەر لەوەی هۆڵەکەی پێ بناسیێنین یاخود بەڕێوەبەرە گرینگەکەی هەولێری پێ بناسیێنین کە مامۆستا عەبدوڵعەزیز بووە بە هەولێری بەناوبانگ بووە ئێمە وێنەی ئەو بەردەستانەمان هەڵواسیوە ئەو کارمەندی خزمەت گوزاریانەمان هەڵواسیوە کە ڕۆژانێک خزمەتی ئەو قوتابخانەیان کردووە هەر کەسە وە پێی تەمەن و سات و کاتی خۆی کارمەندی خزمەت گوزار و بەردەستەکان هیچیان کەمتر نەبووە لە مامۆستا و بەڕێوەبەرەکان لە خزمەتکردنی ئەم وڵاتە بۆیە ئێمە هەر لە بەردەستەکانەوە دەست پێ دەکەین بە خەڵکی دەناسێنین تا بەڕێوەبەرە گرینگەکان تا مامۆستا گرینگەکان تەنانەت تا ئەو قوتابیانەی کە لێرە قوتابی بوون و ڕۆژگارێک منداڵێکی بچووک بوون دواتر بوون بە کەسایەتی گرینگ بۆ نمونە زۆر بەڕێز کاک موحسین دزەیی کە کەسایەتێکی سیاسی گەورەی کوردە ئەمڕۆ ڕۆژێک لە ڕۆژان قوتابی ئەم قوتابخانەیە بووە هەروەها محەممەد ئەربیلی کە گۆرانی بێژێکی ملی تورکمانی و کوردیە ڕۆژێک لە ڕۆژان لێرە قوتابی بووە هونەرمەندی کۆچکردو سەلامکۆیی فواد ئەحمەد
زۆربەی زۆری ئەو کەسانەی کە ڕەنگە لیستێکی دوورودرێژە نەتوانم ناوی سەرجەم کەسایەتیەکان بڵێم ببورن زۆربەی زۆریان لێرە قوتابی بووین بڵێ باشە ئەوەی کە لای ئێمە هەیە بڵێ ببوورە کاگومێت ئەمە بزانم ئایا مۆزەخانەکەتان بەردەوامیەدا بە ئەرشیفکردنی هەموو ئەو کەرەستانە یاخود هەموو ئەو سەروەتە نیشتیمانی کە لەو کەسایەتیانەوە هەیە یاخود تەنها ئەوەی هەیە کە سنووردارە و لەوێ ئەمێنێتەوە یان ئامادەیە بووی کەسانێک هەن کە ئێستا چەندین ڕۆشنبیر و کەسایەتی بەناوبانگ و بەتوانامان هەیە کەرەستەکانی لەوێ هەڵبگیرێت حتا ئەگەر خۆشی لە ژیاندا مابێت یاخود دوای ئەو کەسەی کە نەمابێت بە کورتی پێمان بڵێ سپاس دەکەم. زۆر سپاس بە بەردەوام ئێمە خەریکین و بە بەردەوام لە ڕێگەی پەیوەندی تایبەتی و پەیوەندی گشتی و لە ڕێگای پەروەردەی گشتیەوە هاوکاری ئەوەمان بکەن کە هەر کەسێک لە ماڵێت تەنانەت پارچە کاغەزێک لاپەڕەیەکی هەبێ پەیوەندی بە پەروەردەی هەولێرەوە هەبێ بەدەستی ئێمە بگەینین ئێمەش بە ئەمانەتەوە دەیپارێزین بەڵێ بێگومان ڕۆژانە و هەفتانە و مانگانە خەڵکی شاری هەولێر دەرەوەی هەولێر دێن دیکۆمنتەکانی خۆیان بە ئێمە دەبەخشن ئێمەش لە دڵی مۆزەخانە بە ئەمانەتەوە هەڵی دەگرین بە سوپاسەوە. بەڵێ بەڕێز ئومێد بەرزنجی بەڕێوەبەری مۆزەخانی ئەرشیفی پەروەردەی هەولێرمان لەگەڵ بوو سوپاس بۆ زانیارەکانت دووبارەم ڕۆژە پیرۆز بێ و بە هیوای بەردەوامی و گەورەکردن و فراوانکردنی مۆزەخانەی هەولێر سوپاس. زۆر سپاس. با بچینە شارە جوانەکەی کەرکووک لەوێ ژمارەیەک خۆبەخش کارێکی خۆبەخشیان کردووە بە ناوی زەنگی ڕۆشنبیری. پرۆژەکە بۆ کۆکردنەوەی کتێبە بۆ کتێبخانە کوردیەکان بە تایبەت و یەکێک لە ئەندامانی و پرۆژەیە ژەڵێت کە لە کەرکووک دژایەتی خوێندنی کوردی زۆرەکرێ و هەمووشمان نەزانین کە ئەوە هەیە بەڵام ئەوانەیانوێت ڕێگری لەمە بکەن یاخود هەوڵەکانیان بەردەوام بێ و تەنها شانازیەکە لە شارەکە ماوە خوێندنی کوردیە. بۆیە داواکەن کە هاوکاری پرۆژەکەیان بکرێت بە کۆکردنەوەی کتێبی زیاتری کوردی و خزمەتکردن بە کتێبخانەی کوردی یاخود بە زمانی کوردی. زەنگی ڕۆشنبیری پرۆژەیەکی نوێی یەکێتی قوتابیانی کوردستانە هەنگاوێکە بۆ بەکەلتورکردنی خوێندنەوە. هەنگاوەکە ڕاگەیەنراوە و دەستەیەکی خۆبەخشیشی بۆ دروست کراوە لا یەکێتی قوتابیانی کوردستان بڕیارە سەردانی کتێبخانە و چەند کەسایەتیەک بکەن بۆ ئەوەی هاوکاری ئەم گروپە بکرێت. ئەم پرۆژەیە خۆی لەوە دابینێتەوە کە کۆمەڵێک کتێب کۆبکەینەوە بۆ چەند قوتابخانەیەک و چەند پەیمانگایەکی پیشەکانی سەربەلەقی کەرکووک دروستکردنی چەند کتێبخانەیەک وامان پێ باش بوو بۆ ئەرکی خۆمان زانی ئەو کتێبخانە دروست بکەین بۆی قوتابی سوودمەند بێ لێ وا بکەین ئەو پرۆژەیە بەردەوام بێت کەرکووک تاکە شت کەما بێ خوێندنی کوردووە ئێمەش بۆ بەرەو پێشبردننی خوێندنی کوردی پێمان باش بوو ئەو پرۆژێ ڕابگەێنین بۆ کۆکردنەوەی کتێب. هەنگاوەکە یەکێتی قوتابیانی کوردستان بۆ ئەوەیە کە خوێنەران ڕوو لە کتێبخانە کوردیەکان بکەن لا کەرکووک چونکە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری 2017ەوە هەوڵی لاوازکردنی خوێندن و زمانی کوردی دەدرێت ئەوەشی کە هەوڵەکە دەدات ئیدارەی سەپێنراوی کەرکووکە. لێرەوە داوا لە سەرجەم کەسانی ڕۆشنبیری شاری کەرکووک دەکەم سەرجەم هونەرمەندان و کتێب دۆستانی شاری کەرکووک دەکەم سەرجەم بەڕێوەبەری قوتابخانەکان کەەوە هاوکارمان بن بۆ ئەم پرۆژەیە دیاران پرۆژەیە مەبەست لێ تەنها سوودمەندبوونی قوتابی و مامۆستایانی شاری کەرکووکە و بە تایبەت خوێندنی کوردی و دراسی کوردی لە شارەکەدا. لە کەرکووک خوێندنی کوردی بوونی هەیە لەگەڵ دەیان کتێبخانە و ناوەندی زانستی بەڵام بۆ پێی کە لە ڕووی ئیداریەوە ئەم شارە سەر بە بەغدایە بۆیە بەردەوام هەوڵی لاوازکردنی ناوەندەکانی خوێندن و زمانی کوردی دەدرێت. سۆران کامەران کوردستان 24 کەرکووک. تایبەت بەم چالاکیە خۆبەخشیەکە ئێمە ئەحمەد سیروان وەردەگرین کە کادری لقی کەرکووک یەکێتی قوتابیانە بەشێکی ڕاستەخۆ لە کەرکووکەوە لە گەڵمانە. بانیت باش کاگ ئەحمەد سڵاو لەبێ بەو هێوایم کە ڕۆژێکی باش بێ بۆ ئێوە. پێم خۆشە سەرەتا باسێکی چالاکیەکەتمان بۆ کێر چەندە لە راپۆرتەکەی هاوکارمان هەندێک زانیاریماندا بەڵام ئەوەی دیکە کە هەیە بە گشتی لەناو چالاکیە خۆبەخشەکەی ئێوەدایە چییە؟ بە ناوی خودای بەخشندە و میهرەبان بانی بەڕێستان و سەرجەم
گوێگران و بینەرانی کەناڵە جوانەکەی کوردستان بسوار باش دیارە لە درێژەی کار و چالاکیەکانمان لە یەکێتی قوتابیانی کوردستان لەقی کەرکووک بە گرنگمانزانی کە بایەق بەلایانی ڕۆشنبیری بدەین هەروەکو لە راپۆرتەکەش ئاماژەی پێکرا بەداخەوە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر دیارە کۆمەڵێک لایەن و شوێن هەبوو کە دژایەتی خوێندنی کوردیان دەکرد ویستی ئەوە هەبوو کە خوێندنی کوردی لاواز بکرێ تاکەشت کەما بوو لە کەرکووک کە مورکی کوردەواری و پێوە دیار بوو خوێندنی کوردی بوو بۆیە بەم هۆیەوە بە باشمانزانی کە پرۆژەیەکی ڕۆشنبیری بە ناوی زەنگی ڕۆشنبیری بۆ ناوەندەکانی خوێندن بەگشتی و هەروەها پەیمانگە پیشەیەکانی شاری کەرکووک بە تایبەتی بدەین لە پێناو ئەوەی کە قوتابیان لە ڕووی ڕۆشنبیریەوە لە ئاستێکی باڵا بن. بەڵێ سەرکەوتوو بن بەردەوام بن لەو پرۆژێ یاخود بڵێن لەو کارە خۆبەخشی کە کردوتانە کاک ئەحمەد پێمان بڵێ چەند گەنج بەشدارە لە پرۆژەکەتانە ئایا بە شێوەیەکی کراوەیە یاخود ئێوە وەکو تیمێک و گروپێک کارەکەن؟ بەڵێ زیاد لە 50 توێژی قوتابی لاو بەشدارن لەم پرۆژەیە و هەروەها بە خۆشحاڵیەوە لەسەر ئاستی پارێزگاکانی هەرێمی کوردستانیش گەنج و لاوی زۆر هەن کە هاوکاری ئەم پرۆژێن و لە خەمی خوێندنی کوردیدان لە شاری کەرکووک. باشە کاک ئەحمەد پرۆژەکەتان مانگێک بەردەوامە بێت ئایا کاتەکەی ئەتوانن لەو ماوەیەدا کە بەردەوامی پێئدەن تەواو سوود ببینن یاخود ئەو ئامانجی هەتانە بیپێکن لە بەرەوەی بەرەو کۆتایی هاتنی خوێندن ئەڕۆین بۆچی ئەم کاتتان هەڵبژارد؟ بەڵێ ئێمە گەشتبینین بە هەوڵەکانمان پشتیوان بە خودای مەزن و بە هیمەتی سەرجەم کەسانی دڵسۆزی خوێندنی کوردی چاوەڕوان دەکەین کە ڕێژەیەکی یەکجار زۆر کتێب دابین بکرێ و سەبارەت بە پرسیاری دووەمت کە بۆچی لەم کاتەیە ئێمە ئامادەسازیەکەین بۆ ساڵی ئایندەی دەستپێکی ساڵی نوێی خوێندن لە شاری کەرکووک ویست و ئامانجی ئێمە ئەوەیە کە بۆ دەستپێکی ساڵی نوێ پرۆژەیەک یاخود چەندین پرۆژەی لەم جۆرە دروست بکرێت تاوەکو ببن بە بەشێک لە خوێندن ئەو گرنگی پێ بدرێ بۆیە ئێمە ئەم کاتەمان هەڵبژارد تاوەکو بتوانین لە پشوەکانە زیاتر بە گڕوتینەوە کاتی گونجاومان لەبەردەستایە بۆیە ئەم کاتەمان هەڵبژارد. دەستان خۆش بێ و بەردەوام بن. کاک ئەحمەد ئەمێ بزانم گەنجانی شار و شارۆچکەکانی دیکە بە دەنگەوە هاتنیان چییە بۆ پرۆژەکەی ئێوە ئایا ئەوانیش هاوکارن لەگەڵتانە بە ناردنی کتێب بێت یاخود بە هاوکاریکردنی ئێوە بێت بۆ ئەوەی کە پرۆژەکەتان بەردەوامی هەبێت؟ من لێرانەوە سوپاسی سەرجەم و بە ڕێزاناکەم کە ئامادەی خۆیان دەربڕیوە هەروەها کتابیان دابین کردووە بەڵێ بە خۆشبەختانەوە بە شانازیەوە گەنجانێکی زۆر هەن لەسەر ئاستی پارێزگاکانی هەرێمی کوردستان بەبێت جیاوازی لە خەمی خوێندنی کوردیدان و هاوکارمانن. باشە کاک ئەحمەد حەزەکەم بزانم گەنجانی کەرکووک تا چەند گرنگی بە خوێندنەوەدن خوێندنەوە لای ئەوان کلتورە یاخود بەشێکی خوێندنەکەیان تەنها بۆ ئەو دراسەیە یاخود بۆ ئەو پرۆسی خوێندنەیە کە هەیەنەوەکو مەنهەجێک؟ بەڵێ سەبارەت بە پرسیارەکەی جەنابێت ئەتوانم بڵێم بوونەتە دوو بەشەوە بەشێکی گەنجان و لاوانمان گرنگی بە خوێندنەوەدەن کەسانی ڕۆشنبیرن بەڵام بەشێکی دیکە بەداخەوە بەو تموحی ئێمە نییە بۆیە ئێمە دەمانەوێت لە ڕێگەی ناوەندەکانی خوێندنەوە خوێندنەوە و ڕۆشنبیری بکەین بە کللتورێک تاوەکو بتوانین
نەوەیەکی تەندروستانە پەروەردە بکرێ بۆ نێو کۆمەڵگا بۆ ئایندە. بەڵێ کاک ئەحمەد سیروان نمونەتان زۆر بێ گەنجانی وەک تۆ ئەو کەسانێک کە لە کەرکووک بەشدارن لەو پرۆژانەدا بە هیوای سەرکەوتن بۆیان و هیوام کە پرۆژەکەتان زیاتر بەردەوام بێت و خزمەتی زیاتری شارە جوانەکەی کەرکووک بکە. زۆر سپاس. وەک وەزانین ئافرەتان بەردەوام ڕۆڵی زۆر گرنگیان هەبووە، جا لە ناوەندەکانی بڕیار بێت یاخود لە کایی سیاسی بێت یان لە وەک هەمیشە و ئەو کارێک کە خۆیان کردوانە لە ڕووی کۆمەڵایەتی و دڵسۆزی و سۆزداریشەوە بێت. ئەمڕۆ باسی ئافرەتانی پێشەواکەین لە فینلەندا. ئەو ئافرەتانی پێشەوای وڵاتەکەیانن. فینلەند یەکێکە لە وڵاتە دیموکراتیانی کە دەگمەنانە کە ژنان پێک هاتە سەرەکیەکانی دەوڵەت پێکەهێنن، یاخود بڵێن زۆرێک لە پۆستە ئیداری و دەوڵەتیەکان لای ژنانە. 2 ساڵ لەمەوبەر لە ڕێکەوتی دەی 12 2019 چەند مانگێک بەر لە قەیرانی کۆرۆنا بوو کە دوایەوەی سەرۆکوەزیرانی پێشوو ئانتێڕینێ بەهۆی گەندەڵی ئیداری و پەیوەندیدار بە سندیکای کرێکارانی پۆستە ناچار کراواز لە پۆستەکەی بهێنن لەلایەن گەورەترین پارتی ناو پەرلەمانی فینلەندا. سۆسیال دیموکراتەکان وەک کاندیدی سەرۆکوەزیران پێشنیاریان کرد و دواتر لەگەڵ پارتەکانی هاوپەیمانی حکوومەتی ئانتێڕێنێ حکوومەتێکی هاوبەشیان لە 5 پارتی جیاواز پێکێنە کە بە سەرۆکایەتی سانامارین بوو، سەرۆکی هەمویان ژن بوو. بەم شێوەیە لە مێژووی فینلەند یەکەم ئەنجومەنی وەزیران پێک هات کە سەرۆکوەزیرانەکەی لەسەر ئاستی جیهان گەنجترین بێت و 4 وەزیری کابینەکەش بە جێگیری سەرۆکوەزیرانەوە ژن بن. یەکەم باسیەوە ئافرەتان ناکەین کە پێکهاتەی کابینەکەن هەم سەرۆکوەزیران و هەم وەزیرەکانیش کە 4 وەزیرن. یەکەمیان سانامارینە لە 23 2020 لە کۆنگرەی سۆسیال دیموکراتەکانی فینلەند وەک سەرۆکی پارتەکە هەڵبژێردرا. سانامارین لە دایکبووی ساڵی 1985 16/11/1985 لەدایک بووە لە بنەماڵێکی هەژار ناوبراو چاوی بە دنیا هەڵهێناوە. دوای جیابوونەوەی باوانی تەنیا بە دایکی ئەرکی بەخێوکردنی ئەو لە ئەستۆ گرتووە، تەنها لای دایکی ماوەتەوە و خاوەنی بڕوانامەی ماستەرە لە زانستی بەڕێوەبەری دەوڵەت و لە ساڵی 2015ەوە ئەندامی پەرلەمانی فینلەند و ئەندامی ئەنجومەنی شارەوانی شوێنی ژیانی خۆی بووە. خۆی و هاوسەرەکەی و کچە 4 ساڵەکان لە دەرەوەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە شاری تامپرێ دەژین. ئەمە سەرۆکوەزیرانی فینلەندا بوو. یەکێکی دیکە لە ئەندامانی بڵێن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەزیرێکە کاوی شەرژنە ئانیکا ساریکۆیە، وەزیری دارایی و جێگیری سەرۆکوەزیران و سەرۆکی پارتی ناوەڕاستی فینلەندایە لە دایکبووی 16/11/1983 خاوەنی بڕوانامەی ماستەرە لە زانستی سیاسی و بڕوانامەی پەروەردە و فێرکردنە. بەر لە ژیانی سیاسی ناوبراو بەشی پەیوەندی کۆمەڵایەتیەکانی کڵێسا و کاری ڕۆژنامەوانی کردووە. ناوبراو لە ساڵی 2011ەوە ئەندامی پەرلەمانی فینلەندا و لە ساڵی 2021ەوە وەک سەرۆکی پارتی ناوەڕاست هەڵبژێردراوە. ئەمە ژێکێکی دیکە بوو لە ئەو خانمانەی کە لە ناوپۆستێکی باڵادایە لە فینلەندا. سێم ماریا ئۆهیسالۆ وەزیری ناوخۆ ئێستا لە پشووی دایکایەتیدایە. ئەم خانمە کە وەزیری ناوخۆیە لە فینلەندا سەرۆکی پارتی سەوزەکانی فینلەندایە و لە دایکبووی 8/3/1985 خاوەنی بڕوانامەی دکتۆرایە لە کۆمەڵناسی. ناوبراو لە بنەماڵەیەکی زۆر هەژار و بێ دەرەتان گەورە بووە. بە جۆرێک لە منداڵیدا زۆربەی کاتەکان ناچار بۆ پەنابەرێتە بەر هانەخانەکان یاخود بێوێت لەوێەوە ئەو خانانەی کە پەنای منداڵانی بەسەرپەرشت دەبن ئەدەن لەوێ پەنای بردوتە بەر ئەوێ. ئۆهەسالۆ لە ساڵی 2010ەوە سەرۆکی پارتی سەوزەکانە لە کانونی یەکەمی ساڵی 2020ەوە بەهۆی شووی دایکایەتی ئەرکی وەزیری ناوخۆی و سەرکۆیەتی پارتی بە شێوەی کاتی بە خاتوو کریستیا میکۆتین
خواردووە کە ئێستا ئەو هەم دایکە هەم وەزیری ناوخۆیە و سەرۆکی پارتێکیشە. چوارەم لی ئاندرسۆنە، وەزیری پەروەردە و فێرکردن و سەرۆکی پارتی یەکێتی چەپەکانە. لە 1970 لەدایک بووە و خاوەنی بڕوانامەی بەکالۆرێسە لە زانستە سیاسیەکاندا. لە ساڵی 2015ەوە ئەندامی پەرلەمانی فنلەندا و پێشتریش ئەندامی چالاکی چەند ڕێکخراق و پارێزەری مافی مرۆڤ بووە. ئەم خانمەی دیکە ناوبراو کە باسم کرد دۆستێکی شێڵگیری کورد و کوردستانە لە کۆڕ و کۆبوونەوەکانی کوردستانیانی فنلەندا بەشداری کردو و گوتاری پێشکەش کردووە کە وەزیری پەروەردەی فنلەنداشە. پێنجەم خانم ئانا ماریا کریستینایە کە وەزیری داد و سەرۆکی پارتی نەتەوەی سویدی زمانەکانی فنلەندا. لە دایکبوو ساڵی 1964 خاوەنی بڕوانامەی ماستەرە لە مافناسیدا. ناوبراو لە ساڵی 2007ەوە بۆ 4 خولی 1 بە دوای یەکدا بە ژمارەیەکی بەرچاوی دەنگدەرانی سویدی زمان بۆ پەرلەمانی فنلەندا هەڵبژێردراوەتەوە. دوای پێکێنانی حکوومەتی نوێ کرایەوە وەزیری داد. ئەوەی گرنگە بۆ ژنان تەنها پێدانی دەرفەتە. دەرفەت لە کات و شوێنی گونجاودا هەڵبات ئەگەر دەرفەتی ژنە بە ژنان خۆیان هەر ڕێچکەشکێنن هەر ئەتوانن کار بکەن وەکو بینیمان 5 ژن لە 5 پۆستی باڵادا بوو لە فنلەندا. بە هەمان شێوەش لە کابینەی نوێمی حکوومەت هەرێمی کوردستاندا یاخود بڵێن ژنان پۆستی باشیان هەیە و یەکێکە لەو کابینانەی کە ژنان ڕۆڵی زۆر کاریگەریان هەبووە بە خۆشحاڵیەوە. زیاتر لە 150 قوتابی زانکۆی کوردستان کە بەشەکانی خوێندنیان جیاوازە لە کاری هونەریدا شێوەکاری بە یاخود میوزیک بێ هەموو ئەمانە کۆبوونەتەوە و بەشداری چالاکێکی تایبەتی هونەریان کرد بە دروشمی لە پێناو ئایندێکی زانستی و هونەری کۆنسرتی گۆرانی فۆلکلۆر و حەیرانیان لە ناو هۆڵی زانکۆ پێشکەش کرد. سەرپەرشتی چالاکیەکە ئاڵێ ئەم چالاکیە نیشاندانی بەهرە و توانای هونەری قوتابیانە و هاندانیان بۆ ئەوەی جیا لە خوێندن گرنگی بە بەهرەکانی خۆشیان بدەن. بە ئێمەش بەیەکەوە بەشێک لە کۆنسرت و میوزیک و گۆرانەکەیان ببینیم. بە هەڵبژاردننی چەندین گۆرانی تایبەت و کۆنی کوردەواری شاتوو کە قوتابی بەشی پۆلەتیکە لە زانکۆی کوردستان گۆرانی بۆ قوتابیان و ئامادەبوانی مەراسیمەکە دەڵێ. شاتوو ساڵی یەکەمی زانکۆیە هەر لە سەردەمی منداڵیەوە بە هاوکاری براکانی ئاشنای مۆسیقای کوردی دەبێت. لە زۆربەی بۆنە و ئاهەنگەکانیش بە گوتنی گۆرانی کوردی بەشداری کردووە. شاتوو دەڵێ گۆرانی کۆنەکان ناخمارەم دەکات. گەنجانیش دەبێت بەهرەکانیان لە ئێستا بخەنەڕ. زۆر گرنگە کە گەنجان نەک تەنها قوتابیان ئەو توانیانەی کە تیانە جگە لە خوێندنەکانی یا جگە لە ئیشەکان و بوارەکانی خۆیان کە ئەو توانیانیان نەکوژن لە خۆیانە و چکێکە هیچ کەسێ وەکو گەنج توانا و ئینەرجی نییە بۆیە کە لەم تەمەنای فرای زۆر شتەکەوی کە بیکەی و منیش وەکو خۆم هەرچەنە کە سیاسەتە خوێنم من هەروها گۆرانیش ئەڵێم و زۆر لام گرنگە کە من زیاتر تەرکیزە خەمە سەر گۆرانی کوردی و گۆرانی فۆلکلۆری کوردی و گۆرانی کۆنیە کوردەکان چونکە زۆر لام گرنگە کە ئەو گۆرانیانە بمێنەوە و کولتوری کوردی بمێنێتەوە و هەرێک لەم ژەنیارانە کە بە ئامێری جیاواز بەشداری ئەم کۆنسرتیان کردووە قوتابی بەشە جیاکانی زانکۆی کوردستانە کە تا ڕادێ بەشەکانیان جیاوازە لە هونەر. بەڵام بەگوتەی سەرپەرشتیاری چالاکیەکە ئەمە هەنگاوێکی گرنگە بۆ پەرەپێدانی بەهرەی قوتابی لە ناو زانکۆ.
لەوتنەوە بیڕیارەکە ئەوە بووکەوە هۆڵێکی موزیکی دابمەزرێنین بۆ ئەوەی تواناکانی ئەو قوتابیانە و بەهرەکانیان زیاتر بێن لێرە بەشدار بن لەم ژوورە و لە چالاکی هوەری بۆ ئەوەی سترێسی ژیان و خوێندن تۆزێک لەسەر خۆیانە لابەرن. بەڵام ئەمە چەندین هەنگاو بەرەو پێشتر ڕۆیی کە کاتێک کە ئیشە بەرهەمەکەمان جێبەجێ بوو چەندین ئامێری جیاوازی جیهانیمان کڕی و ئامادە کرد بۆ ئەم شتە هۆڵەکە ئامادە بوو. سوپرایز بوو کەەوە قوتابیەکی زۆر ناوی خۆی تۆمار کرد. تەنا بۆ قوتابی گرنگ نییە بەڕای من ئەوە لۆ موزیکی کوردی و ناوەندی موزیکی کوردی زۆر گرنگە. من خۆم هەمان کات لە کۆلێژی هونەر جوانەکانی زانکۆی سەلاحەدین مامۆستای هونەرم لەوێشە چەندین قوتابی بەهرەمەند و بەتوانامان هەیە بەڵام ئەوان ئیشیان ئەوەیە یعنی لە کۆلێژی هونەر ئەخوێنن جیاوازەکە لەوەیدایە ئەم قوتابیانە ئەم ئازیزانە لە کۆلێژی پزیشکی ئەخوێنن لە سیاست ئەخوێن لە نەوت ئەخوێنن بەڵام هەست و خۆشەویستی و خولیایەکی هونەریان هەیە. لە زانکۆی کوردستان ماوەی 2 ساڵە چالاکی هوەری و گرنگیدان بە بەهرەی قوتابیان ئەنجامەدرێت و جیالەوەی هانی قوتابیان دەدەن بۆ خوێندن هەنگاویش دەنێن بۆ ئەوەی بەهرەی قوتابیان جیا لە بەشەکانی خۆیان نیشان بدەن. ئەم جاریان کە بۆ یەکەمین جار چالاکیان ئەنجامداوە نزیکەی 150 قوتابی بەهرەمەند و چالاک لە بواری هوەر بەشداریان تێداکرەوە و چالاکیەکەش لەلایەن قوتابیانی زانکۆ پێشوازێکی گەرمی لێکرا. هێرە مەولودی کوردستان 24 هەولێر. ئەمە دوایین بابەت بوو کە پێشکەشم کردن بە بیرتانە هێنمەوە ژیان دەرفەتە لە دەستی مەدەن ئەو دەرفەتە جوانە بە سەرکێشان بە ناو کێشە و یاخود ژیانی خەڵکانی دیکەوە بەسەری مەبەن و هەرگیزیش خراپ بیر مەکەنەوە تا ئەو دەرفەتە جوانە بە بەردەوامی بەڕێ بکەین و ژیانێکی جوان ببینین. هەمیشە لە خۆشییا بن تەندروستێکی باش بۆ ئێوە. سپاس کە بینەر و بیسەری بەیانی 24 بوون ماڵاوە.